لە ژێر خێمەی ناڕەزایەتیەکانیان جوتیارانی کورد و تورکمانی سنووری تۆپزاوە گرت بوونەتەوە. چاوەڕوانی ئەوەن نیگەرانیەکانیان بدەن بە وەزیری بەرگری عێراق کە بۆ هەمان مەبەست ئەمڕۆ سەردانی پارێزگای کەرکووکی کرد. وەزیری بەرگری ئامادە نەبوو سەردانی شوێنی گرتبوونەوەی جوتیاران بکات. لە ڕێگەی چەند ئەندامێکی پەرلەمانەوە پەیامی ئەوەی نارد کە جوتیاران دەتوانن دروێنەی دانەوێڵەکانیان بکەن. معالي وزير الدفاع ونشكر تواجده اليوم في محافظة كركوك. بەسپاس وەزیری بەرگریەم ڕۆخۆی هاتە کەرکووک لە سەردانەکەیدا بڕیار و ڕێنمایی بۆ هێزەکانیان دەرکرد کە بە هیچ شێوەیە گرفت بۆ جوتیاران دروست نەکەن. ئێمە هەڵوێستەی وەزیر بەرز دەنرخێنین. لە ڕاستیش دارکی سوپایە کە دەستی وەردان لەم جۆرە کێشانەدا نەکات بەڵکو لە سەرێتی ژیانی هاوڵاتیان بپارێزن. سەردانی نەکردنی وەزیری بەرگری بۆ لای جوتیاران و چارەسەر نەکردنی بنەڕەتی کێشەکانیان نیگەرانی زیاتری لای جوتیارانی کورد و تورکمان دروست کرد. ئەوان خۆیان بە خاوەنی ڕەسەنی زەوی ناوچەکە دەزانن، داواکارن لە بنەڕەتەوە کێشەکەیان یەکلای بکرێتەوە. وەزیری بەرگری عێراق تەنها وتوێتی بڕۆن با جوتیارەکان دوورینە بۆ دەغڵودانەکانیان بکەن، واتە چارەسەری ڕیشەی نییە بۆ کێشەکانی ئێمە. ئێمە زەویەکان زەوی خۆمانەوە ئەوەیە وەزیری بەرگری بیوتایەکە کە ئێمە تەدەخولی ناکەین زەوی خۆیانە تا بە یاسا یەکلا بێتەوە. کێشەکە کێشەیەکی قوڕە، چارەسەرێکی بنەڕەتی ئەوێ بۆ ئێمە داواکەین لە هەموو بەرپرسان لە پەرلەمانتاران لە نوێنانی کەرکووکەوە کێشەکە لە بنەڕەتەوە چارەسەر بکرێت، چونکە فەلاح لە دایم لە دڵڕاوچێت. بۆ گوێگرتن لە داواکاری و کێشەی جوتیارانی کورد و تورکمان، وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی شوێنی گرتبوونەوەی جوتیارەکانیان کرد. پاڵپشتی تەواوی یەکێتیان بۆ دەربڕین و ڕاشیان گەیاند پشتیوانی داوای ڕەوای جوتیارەکان دەکەن. ئێمە هاتوین لێرە ئەوە ڕابگەین کە ئێمە پشتیوانیانین و پشتگیری تەواویانەکەین وەکو یەکێتی نیشتیمانی هەموو ڕێگاکان ئەگرینە بەر لە پێناو پاراستنی زەوی زارەکانیان و لە پێناو ئەوەی کە ئەم مافە شەرعیەی خۆیان لەدەست نەدرێت و زەود نەکرێت جارێکی دیکە کە لە ماوەکانی ڕابردوو زەود کرابوو و بەداخەوە ئێستا تا ئێستاکە کە چارەسەر نەکراوە. بۆیە هاتوین بۆی کە ئەو پشتگیری خۆمان ڕابگەینی پیان و پێشیان بڵێنێ وەکو یەکێتی نیشتیمانی لەگەڵتانین. هەر لەسەر کێشەی جوتیارانی کورد و تورکمانی سنووری تۆپزاوە دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند دژی ئەو ستەمەی بەرامبەر جوتیارانی سنووری کەرکووک دەکرێت لە دادگای فیدراڵی سکاڵای یاسایی تۆمار دەکەن. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، گوندی تۆپزاوە، کەرکووک.